واقعی دوای ساڵی 93 بە هەموو شێوەیەکی گشتی واقعێکی تاڵ بوو بە نیسبەتی کوردەوە بە گشتی. زۆر بەداخەوە زۆر هیوا و ئاواتمان لە 15 ساڵی ژێر جووت حکومەتی هەرێمی کوردستانی باشوورە کە کۆکراوەی هەموو خەباتی کوردی بوو، هەموو خەباتی نەتەوایەتی کوردی، خەباتی 100 ساڵی کوردایەتیەوانی عەلەمانیەکان بوو کە خزاندبوویان لە قاوغی هەرێمی کوردستانی باشوور، پاشان لەوێش کردیان بە دوولەت و دوو ئیدارە و جووتی حکومەتی بۆ هاتە پێش، شەڕەشۆقێکی زۆر و دەبەڕێکڕاچوونێکی زۆر و ململانەیەکی زۆر و زۆرانبازیەکی زۆر لەسەر هیچە، لەسەر ئەمانێک کە ئەوان دروستیان نەکردبوو، لەسەر مافێک کە خەڵک بەوانی دابوو بۆ هێنانەوەی مافێک کە لەدەست ئێمە سەنرابوو. ئەوان زیاتر بوونە ئەوەی کە ئەو ئومێدە گەورانەی کە هەمان بوو، ئەو هیوازۆرەی کە هەمان بوو هەمووی لەبار ببەن، ئەو ئومێدە گەورەی کە لە بەرچاوی میلەتی کورد لە هەموو پارچەکانە هەبوو کە پەرلەمانێکمان بۆ دروستە بێ، نوێنەری خەڵکەکەمانە بێ، هیوا و ئاواتێکی ئەو سەدان ساڵەمان بۆ ئەهێنێتە دیوانە بوو. پێش هەموو شتێک جارە پەرلەمان یەکەم قەراری دوای بڕیاری فیدرالیزمەکە بمانکە بەگشت کوردی باشوورە و فعلەن ئەو هەموو مەیتە کەوتن کە پارتی زۆر بە شانازیەوە میدیاکانی تورکیای هێنا بووە سەر و پیشانی ئەدان کە ئەوە تا چەندمان کوشتووە. هەردوو لایەن تاوان چونکە پەرلەمانی هەردوو لایەن بوو بڕیاری ئەوەیاندا کە کوردی باکوور پێش هەموو کەسێکی تر بکوژن.